طبعا لەم بە دوواداچوونەدا ئەوەندەی قسەم لەگەڵ کاسبکار و بەرپرسان کرد باسییان لەوە دەکرد ئێستا ڕێپێدان زۆر زەحمەت بووە کەسێک بێوێ باخچەیەک دروستکە ڤێلایەک دروستکە لە ناو باخچەکە مەزرعە دروستکە زۆر زەحمەتە ناڵێم ناکرێ دەکرێ لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە جیاوازە بۆ نمونە لە سلێمانی هەولێر دۆک یاسا و ڕێساکان جیاوازە عیلاقات واستەکاری جیاوازە ئێستا تەجاوزێکی زۆر لەسەر زەوی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لە زۆر پارێزگا ئێمە نامانێ باسی شار و ناوچە و ئەو شوێنانە بکەین بچینە ناو ناوەڕۆکی حیزبایەتی بەڵام تەجاوز بەردەوامە لە نێو هەرێمی کوردستان بەڵام خۆشبەختانە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لە سەدا هەشتای ڕاگرتووە لە سەدا هەشتای تەجاوزکردن لەسەر موڵکی گشتی ڕاگرتووە تەلان زراعت بەڕێوەبەری یاسایی کاروباری یاسایی لە وەزارەتی کوشتکاڵ میوانمە کاک تەلان بەخێر زۆر سپاس کاکەم ئەوان دەڵێن خاوەن پرۆژەکانی مەزرعەوەی کە مەزرعی هەیە دەڵێن کاکە وەڵا خێر و بێرمان بۆ وڵاتە زۆرە داری دەچینین مەزبەحی دەکەین فریزی دەچینین شارەکانی کوردستان زۆر کەم سەوزاییان ئێمە جوانتری دەکەین بۆ ئێوە دەڵێن تەجاوز لەسەر کەرتی کوشت و کاڵ دەکرێت ئەمە لە دەرەوەی یاسا کاکەمەران ئێمە وەکو وەزارەتی کوشت و کاڵ سەرچاوەکانی ئەو زەوی زراعی تەسنیفمان کردیە زەویەکانمان تەسنیف کردیە بە سێ زەوی کوشت و کاڵیمان هەیە بەردەڵانمان هەیە پاوانمان هەیە بۆ زەوی کوشت و کاڵی بە هیچ شێوەیەک پێمان باش نییە بۆ بە تەجاوزی حساب دەکەین کە بۆ باخی بەکاربێن و تەجاوزی بکەونە سەر بۆ خانووی لەسەر دروست بکەن زەوی زراعی تەنها بۆ گەن و جۆ و مەسەلەن پرۆژە کوشت و کاڵیەکانە بەڵام بەردەڵام پێمان باشە وەکو باخی بێ دروستکەن و ڕێنمایەکی تایبەتمان دەرکردی ڕێنمای ژمارە 5 ساڵی 2021 کە ڕێکمان خستێ باخ چۆن دروست دەکرێەوە ڕێگە پێدانماندایە بە خانوویی ڕێکخراوە بە قانون ڕێکخراوە بە قانون باخ یان مەزرعە دروستکە بە لەسەر زەوی بەردەڵان بە ڕێنمای ژمارە 5 ساڵی 2021 هەر لە دەست بەکاربوونی کابینی نوێ و جەنابی وەزیر چۆن ئێستا بەڕاستی هاوڵاتی هەیە نازانی بەردەلان دەڵێ هەر کوشت و کاڵە تەسنیفمان کردیەوە خۆشیان دەزانن زەوی کوشت و کاڵی فەرقی هەیە جیاوازە لەگەڵ زەوی بەردەڵان و پاوان لەسەر زەوی بەردەلان و پاوان ئەمە پێمان باشە باخی لێ دروستکەن نسبەی سەوزایی زیاد دەبێت بۆ کوشت و کاڵ نەگونجێ بزەبەت ئەوە زەوی زراعی ئەوەمان لێکردیان پێمان باش نییە زۆر پێمان خراپە کە زەوی کوشت و کاڵی بۆ باش ئێستاش بەردەوامە ئێستا زۆر کەم بوویتەوە لەو کابینەیە بەڕاستی من لە وەکو کاروباری یاسایی و هەموو کوردستان لە بەشە یاسایەکان لەسەر زەوی کوشت و کاڵی نزیکەی 1932 داوامان تۆمار کردیە و لەسەر 1932 داوا ئێستا لە محاکم بڵێ لە محاکم منداڵاتان لە خەڵکێک کردووە باغی لەسەر کەرتی کوشت و کاڵ بڵێ لەسەر زەوی کوشت و کاڵیان کردیە و لەسەر زەوی دارستان و پاوان چونە ینی خانوویان دروست کردێ بەبێ باخ ئەویش ئەمە 524 داوامان تۆمار کرد لەو فترەیان لە پێشوو کراوە لە فترەی پێشووکرا ئێستاما وەکو ئیجراعاتی یاساییان لەگەڵ دەکەوین تاوا تۆمار دەکەین ئەمە لە محاکمەکان لیان تێک بدەن خۆی بڕیاری پێ بکەن چێمەوە ئێستا بڕیاری 548 ساڵ 1970 مەجلس قیادە سەوڕەی منحەلمان هەیە ئێستا ئەنجومەنی دادوەریت نافزی کردەوە بەوەی دەبی بڕۆخێ ینی دادگا قەرار دەردەکات بە ڕوخاندنی ئەو خانووە تەجاوزە بەڵام ئەمە بگەڕێتەوە سەر ئەسڵەکەی ئەسڵە زەویەکە بڵێ ئەوەی دەرنەکردی بەڵام ئێستامە لەو کابینەیە بەڕاستی لەسەر بڕیاری جەنابی سەرۆک وەزیران و جێگیری سەرۆک وەزیران ڕاستپاردنی وەزارەتی کوشت و کاڵ و چەند وەزارە دەکپێکەوە پرۆژە یاسایەکی زۆر باشمان حازر کردووە تەواومان کردی لە بینی وەزارەتی داد و وەزارەتی شارەوانی وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی وەزیرانیش پرۆژەیە چارەسەرکردنی زێدەڕۆی سەرزەوی کوشت و کاڵیەکان و زەویەکانی دەروی سنووی شارەوانیەکان ئەو پرۆژە یاسایە بەڕاستی حەلی هەموو بابەتەکان دەکات ئەگەر پەسەند بکرێت ئینشاءالله ئێستا لە مەجلس شورا پەسەند کرا لە ئەنجومەنی وەزیرانە ئینشاءالله تاپۆ دەکرێت شمولی تاپۆی تێدا ئەوانەی کە تاپۆ کاڵ نەبێت تاپۆ نا بە چارەسەرمان دۆزی تۆ چارەسەرێکی زۆر باش هەم بۆ حکومەت باشە هەم بۆ ئەو کەسێک کە تەجاوزیشی کردیا لە ساڵحی ویشە باش ئەگەر تاپۆ نەبی چارەسەرەکە چی دێت لەوانەیە بەکرێ بیان دێن ئێمە بەکرێت بەڵێ باشە ئەوە ئیتر باشە زۆرترین تەجاوز لە چ شوێنێک دەکرێت ینی لە ناو شارە دەرەوەی شارە هاوینە هەوارەکانە ئەمە وەکو وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لە دەروی سنووری شارەوانی ئەو زەویانە پێوەستە بەمە و حەقی تەسەڕوفی لە سنووری گوندەکان و زیاتر چکە ئێستا بەڕاستی پێ بن کاکەمران گوند وەک خۆی نەمایە مەسەلەن لەوانی عایلێک چەند منداڵێکیان هەبی پێویستیان بە خانووە یان لەو گوندە چۆن لەکەن باسی ئەوم بۆ بکە
هەر جوتیارێک دەبینی کە گرێبەست هێبێ لەگەڵ وەزارەتی کوشت و کاڵ دەڵێن مافی ئەوم هەیە حکم بە زەویەکە بکەم بیکڕم بیفرۆشم دابەشی بکەمە 120 پارچە زەوی ئەمە مافی ئەوە هەیە نەخێر بە هیچ شێوەیە گرێبەستی کوشتتوکاڵی ئەو گرێبەستە هەر بەنای خۆمانە دایتمانە ئەو جوتیارە بەس تەنها فەلاحەتی تێدا بکات و بەرهەمی کوشتتوکاڵی زیاد بکە بە هیچ شێوەیەک ناتوانانی ئەگە ئێستا کەسە فرۆشرا چارەنووسیوانە لەو پرۆژه یاسایە ئەویشمان چارەسەر کردووە بە مادەیەک چارەسەری ئەو بابەتەشمان کردی ئینشاڵڵە بە زووترین کات ئەگەر لە ئەنجومەنی وەزیران تەواوبی و هاوکارمان بن ئەنجومەنی وەزیران ئینشاڵڵە چارەسەری ئەو بابەتەشمان دۆزیێتەوە. باشە قسە چیە بۆ هاوڵاتیان ئێستا خەڵکێکی زۆر وەکو کاکتۆڵە باسی لێوە کرد گوتی کاکە پێویستی ژیانە خەڵک بژێوی ژیانی باش بووە ناستە هاوینە هەوار دەستە مەزرعەکەی خۆی مەزبەحی لێە باغی لێ هەموو شتێکی لێ خۆیان دوور بگرن لە تەجاوزی سەرزەوی زراعی بەڕاستی پێ ئاخیر کۆتایی بڕیاری ئەوەیە ڕوخاندنی توی و تاکیدەوە لە بڕیارەکە لە دادگا دەردەچێت. کاکتەڵە تو قسەی خراپ دەکەی ڕوخاندنی کابرا دارێکی کڕێ بە 750 دلار یەک دار لەسەر زەوی کوشتتوکاڵیبی تاکیدەوە بڕیارەکە وا دەردەچی بەڵام زەوی بەردەڵامبی بێ داوای مۆڵەت بکە دروستکردنی باغ بکە و مۆڵەتی خانوویی ڕیفی پێ دەدەین زۆر باشە لەوەی بچی ملیۆنان دلار وەکو جەنابەت لە تەقریرەکە باست کرد لەسەر زەوی زراعی زراعی بە هیچ شێوەیەک ناتوانین تەجاوزی بکرێتە سەر ئەو زەویە ینی بۆ داهاتوومانە بۆ باشە بەس ئێوە بۆ دیاری ناکەن مادەم زەوی بەردەڵانتانەیە خواستی خەڵکیش زۆرە بۆ شوێنەکان دیاری ناکەن خەڵک بۆ خۆی لەوێن دەرێ مامەڵی پێوە بکەیان دروستی بکە زەویەکانی بۆ دیاریکردن بۆ نمونە ئەوەی کە بەردەڵانە بەکە لە کوشت و کاڵ نایە بۆ پرۆژەیەکی بەم شێوەشتان نابێ خەڵکێک کە دەوێت باغێک دروستکە مەزرعەیە دروستکە لەو شوێنە بیکە لەو شوێنە نەبێ خۆی ئەمە کە دێن کە داوا دەکات دەمەوێت باغێک دروستکەم ئەمە ئیجازەی دەدێنێت بەس لەسەر زەوی بەردەڵان دەنا ئیجازی نادێنێ مەسەن بۆ لەسەر زەوی کوشتتوکاڵی کامەرە حەزم لێ ئەوەش بڵێم لەسەر زەوی تەرخانکردن بۆ پرۆژەی مثلا بۆ پرۆژەی پەلەوەری و ئاژەڵی یعنی کوشتتوکاڵی بی ئەوە لە ساڵی 2021 ڕێنمای ژمارە 3 ساڵی 2021 ئەنجومەنی باڵای وەبرهێنان کە سەرۆکی باڵای وەبرهێنان کاک مەسعود بارزانیە ڕێنمایی دەرکرد زەوی تەرخانکردن بۆ پرۆژەی سێکتەرەکانی تر وەکو سەکەنی و ئەوانی تر کە کوشتتوکاڵی نەبی گەڕاندیەوە لای خۆی و بە تەوقیعی خۆی تەرخانکردن زۆر کوشتتوکاڵی نەبێ بیناکردن لەسەری دروستکردنی باغ لەسەری بە شێوەیەکی یاسایی هەڵەیە و لە کۆتادا ئەگەری ئەوەی هەیە لێی بڕوخێندرێت 100% تەڵان زرار بەڕێوەبەری کاروباری یاسایی لە وەزارەتی کوشت و کاڵ زۆر سوپاس دەکەم کاتی خۆت بە ئێمەدا. زۆر سوپاس.